ڕەکیزەی یەکەم بۆ هەستانەوەی ئەم حەضارەتە گەورەیە ئەوەیە کۆمەڵی کولیات لە بینمانایە، هەمیشە سەیری ئەوانەکەین واز لە جزئیات بێنین اختلاف لەسەر جزئیات. تۆی فەردی موسڵمان واجبە لەسەر بلۆکێبی لەو بلۆکانەی کە ئومەتی ئیسلامی هەڵەسێنیتەوە بەچی هەڵیەسێنیتەوە؟ لەکوێ هەستت کرد تۆ هەمیشە خەریکی کولیاتی شتە گەورەکانی ئومەتی، خەریکی شتە وردەڵەکان نیت، بزانێ کە من خاڵەتی هاتوتە دی بوویتە بەردی بناغە بۆ هەستانەوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دووەم هەمیشە بە دوای وەحدەتە ئەگەڕای نەک بە دوای تەفرەقەیە. تۆ سێری ئەمڕۆ فێڕەقەکان کەن، هەرچی فرەقە بە دوای کۆمەڵێشتا ئەگەڕێکە خۆی جیاکاتەوە لە خەڵکی تر، نەک ئومەتی ئیسلامی کۆ بکاتەوە. لە هەر فێرقەیەکی بچووکی وایە خۆت بینیەوە تۆ عواملی نەهەڵەی ئیسلامیتیانە و جایەکتر ناتوانانی هەڵسیتەوە. بۆیە تۆی فەردی موسڵمان لەگەڵ ئەوە بە دوای کولیاتی ئەم دینا ئەگەڕیت، هەوڵ ئەدەی لەکوێ خاڵەکانی بەهێزبوونی ئومەت و یەکبوونی ئومەت هەیە لەگەڵ ئەڕۆی لەکوێ شوێنی اختیلاف بوو لێی دوور ئەکەویتەوە. هەمیشە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە سەرکەوتوو بوو پەلاماری ئەدا خاڵەکانی بەهێزبوونی ئومەت لە علم و عەمەلە یەکەم کەس بوون ئێمە. ئەگەر تۆ وەکو فەردێکی موسڵمان هەوڵتدا لە بازاڕا یەکەم بی، لە زانستا یەکەم بی، لە تەکنەلۆژیا یەکەم بی، لە هەموو ڕۆکان یەکەم بی، ئەوە تۆ ئیشت کردووە بۆ هەستانەوەی ئومەت و دروستبوونەوەی حەضارەتی ئیسلامی جارێکی تر. ئەگەر لە هەموو شتێکا بە تەمەڵی و بە کەسەلی و بە ئەخیرکەسی هاتی تۆ دواکەوتی، ئومەت دواکەوت. بۆیە ئەمڕۆ چەندێک لە ئاستی عالەمی ئیسلامیە لە ڕۆ سیاسیەکەوە دواکەوتوین، ئەوەندە لە ڕۆ عیلمیەکەوە دواکەوتوین. جەنگی جیهان بەڕۆ جەنگی تەکنەلۆژیا ڕۆشتووە، ئێمە مێشمان لای کڵاشنکۆفە. تازە ئەمانە باوی نەما، ئەی گەنج ئەبێ تۆ لە هەموو ڕۆکان تایبەت لە ڕووی تەکنەلۆژیا ئەبێ گەنجی موسڵمان زۆر پێشکەوت بێ. ئەو جی لە جوانەی کێتە پێشەوە، نابێ ئەم شاشەیە بیفەوتێنێ، ئەبێ ئەم شاشەیە دروست بکە. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ هێزی مبادەرەی هەبێ. ئەگەر هێزی مبادەرە ناو ئەم ئومەتە هەبوو دڵنیا بە ئومەتە هەڵەسێتەوە. هەر فەردەکانن پارەکانیان کۆکەنەوە اقتصادی ئومەت بەرزە بێ، هەر فەردەکانن علم تەکنەلۆژیا دروست ئەکەن و ئەمان پێی بەرزە بنەوە. مرۆڤێک زەڕەی دروست کردو، مرۆڤێک کیمیاوی دروست کردو، مرۆڤێک نەووی دروست کردو، مرۆڤێک چەکی دوورهاوێژی دروست کردو، مرۆڤێکیشە ئێستا تەیارەی جیلی شەشەم دروست ئەکا کە لە سورعەتی سەوت زۆر زیاترە و هیچ شتێک دەرکی پێ ناکە و ئەگات و بەبێ مرۆڤ کارەکە. وەیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم مبادەرانە لەکوێیە؟ کاتێک کە ئەبینی لە دواوەی تۆ وەکو فەردی موسڵمان دڵنیا بە ئەگەر ئیشت نەکرد بێت لە بوارەکەی خۆت یەکەم بی، تۆ یەکێکی لەوانەی تەخاذولت کردووە، پشتێک کردوتە دوژمن، ڕات کردووە لە مەیدانی زەحف و مەیدانی بەرەنگاربوونەوە. بۆیە گەنجی موسڵمان لە خوێندنە نایە بە دەرەجەی نزم ڕازی بێ، نایە بە کەم ڕازی بێ، ئەبێ هەمیشە بۆ عیملاقێکی زۆر گەورە بۆ لە خۆی بڕوانێ. هەموو فەردێکی ئەم ئومەتە واجبە لەسەری لە بیری ئەوە بێت چۆن ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تر دروست ئەکاتەوە هەڵئەسێنێتەوە. کۆتا تەرکیزە هەر کاتێ ئێمە گرنگیمان بە جەوهەر و ئەخلاقدا نەک گرنگی بە زاهر و مەزاهر، اینجا ئێمە وردە وردە بەرەو هەستانەوە ئەڕ. ئەتۆ سیرکەن ئەوە 100 ساڵە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها کۆمەڵە شکلیات گرنگی پێدا. نوێژ ئەکا ڕۆحی نوێژ ناکە، زەکات ئەدا ڕۆحی زەکات دەرناکە، جلوبەرگ و پۆشاکی موسڵمانانە دڵێکی شەیطانانە ناکرێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هاب. ئەبێ یەکەم کار و گرنگترین کاری ڕۆحی بێ، دەرونی بێ، ئەخلاقی بەرزی بێ. ئێمە ئەندەنوسیا کێ ڕزگاری کردووە؟ خۆ هیچ فتوحاتێکی ئیسلامی پێ نەگەیشتووە، بازرگانە موسڵمانەکان ئەندەنوسیان ڕزگار کرد. خەڵک کە ئەیبینین لەناو ئەندەنوسیا هەموو هاواریان لێ هەڵەسا بە ئەخلاق و ڕەوشتیانە ئەیانزانی، لە معاملە ئەوەندە ساغ، ئەوەندە پاک، ئەوەندە جوان، لە بازارە تۆ ڕەمزی، لە دائیرەکەتا ڕەمزی، لەناو ماڵ و عائیلەتا ڕەمزی. ئەزانی خەڵک چەند بە گەورە سەیری تۆی موسڵمان و ئەهلی مزگەوتەکە، وەی لە خارجی مزگەوتە دڵنیا بە دڵڕووخاو بەرامبەر بە تۆ. ئەی تۆ کامەیە ئەخلاقیاتەکانە، کامەیە بەرزەکەی تۆ؟ خۆ ناکرێ ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ظاهیر و بە شکڵمان وەکو ئەصحاب بین، بەڵام لە ئەخلاق و کردەوە جەوهەرمانە حیج نەبی.
وهي أم شوار ركيزين كأمتي بيغمر صلى الله عليه وسلم بتابتي لم كاتي قران كاري قوراني جيهانا أبي إيشي لسركا هتاوكو دروز ببيته أبي كاري لسركا بو هستانوي أمت